ئێستا دەچینە ناو بابەتێکەوە لە ڕاستیە ئەمڕۆ کە خەریکی ئامادەکردنی ئەو بابەتە بووم گەیشتمە شوێنێک لە بارەی بابەتەکەەوە زۆر ئاوا ڕایگرتم تۆزێ ئەوە بردنی بۆ ئەوە کاس بکەم سێ بیرمەندی دیاری ئەوروپا هەیە کە بەڕاستی دەبێت ڕخنەیەکی ڕیشەیی بیرکردنەوەیان بکرێت کەوان ڕۆڵیان هەبووە لە دامەزرانی ئەم ژیانە تازەیی کە هەیە یەکیان فرۆیدە یەکیان داروینە ئەوەی ترایمانەسە و دەبێت پێداچوونەوەیکی ڕاستەقینە بە بیری ئەم سیانە بکرێتێن بە تایبەتی گەیشتمە خاڵێک ئەمڕۆ وابزانم لەبارەی داروینەوە وە تیۆری پەرەسەر نکەیەوە کە ئەو پێی وایە جۆرەکان لە جۆرەکانی تر کەوتونەتەوە ئەسلەکەیە بۆ هەموو جۆرەکان وابزانم شتانێک باس کراوە بەبێەوەی من بمەوێنە باسی یعنی من لەو بابەتان نەمویستووە ڕەخنە لە تیۆرەکەی دارین من ویستمە شتێکە یا ڕوونی کەمەوە بەڵام کاتێ من لە ڕوونکردنەوەکەی خۆمان دەڕۆمەوە ئەمە دێتەوە یادم وا دەکەوێتەوە کە ڕەخنەیە لەم ئەمەی فرۆیدی زۆر وا بوو من فرۆیدە لە بیرمانە بوو لە ڕاستی یا کاتێک کە خەریکی ئەوم گەیشتمەوە دەرەنجامەی لێرە پێی گەیشتم دواتر بیرم کەوتەوە و تێکەڵیە بۆ لەویا کراوە ینی فرۆید لەویا کردوێتی و ینی بەبێ ئەوەی بمەوێ فرۆید کەوتە ناو باسەکە لەبەرەوە بەڵکو بتوانم لەم سیمیناری یەکەم بتوانم بە ئەوەی کە خۆم هەستم پێ کرد و دەردم پێ کرد بتوانم جارێکی تر بچمەوە ناوێ و باسی کرد طبعا باسەکە ئەوەی کە بابەتەی هاتوۆتە ناوی ئەوەیە کە چۆن ئینسان وەک بوونەوەرێکی بایۆلۆژی لە گیانە بایۆلۆژیەکەوە دەگوازێتەوە بۆ گیانێکی مرۆیی طبعا ئەو گیانە مرۆییە کە مرۆڤەکانی تیایە نەک زیندەوەرێکی بایۆلۆژی گیانێکە هەر لە ناو ئینسان خۆیەوە دێت پەیدا دەبێت گیانێکە بەر لەوەی کە لە ناو واقعا هەبێت گیانێکە لە ناو ئینسان خۆیە بەڵام ئەو گیانە نییە کە دواتر گیانەکە دروست کراوە و ئێمە دەیگوازینەوە ناو مێشکی منداڵەکان یعنی کە ئێمە دەگەڕینەوە بۆ ئەو لەحزەی سەرەتا کە جیهان لە ڕێگەی مرۆڤەوە دادایەنرێ بە نەریتەکان و بوونەوەرەکانەوە ئێمە لە ڕاستیە ئەوە دەبینین کە بەر لەوەی جیهان لە دەرەوەی مرۆڤ بێت و ئێمە بیبینە ناو مرۆڤەکە بۆەوەی دواتر بتوانێت لە ناو جیهانەکە ئاسوکۆ بکە جیهان لە ناو مرۆڤە یعنی چی جیهان لە ناو مرۆڤە یعنی بۆ نمونە زمانی کوردی ئەم زمانێکە ئێمە قسەی پێ دەکەین ئەمە نەریتێکە بۆ جیهانە مرۆییەکەی بۆ جیهانە مرۆییەکان زۆر ئێستا ئەو جیهانە مرۆییانە تا حەدێکی زۆر لە نەتەوە کۆبوو ینی فۆرمەکەی فۆرمی نەتەوەیە ینی لە فۆرمی خێزان و خێڵ و دواتر بەرەبەرە ئێتنی و اینجا لە فۆرمی نەتەوە یەکی بردووە بە تایبەتی لە سەردەمی مۆدێرنا کە شکڵێک لە نەتەوەی بە شکڵێکی ناسروشتی نەتەوە ینی دروست کراوە بۆ ئەو کۆبوونەوەیە بە شکڵێک وەکووا بێ هێشتاکو ئەو مرۆڤایەتی هێشتاکو نەیتوانی بێ ئاستی ئێتنیکەکان لە ئاستی ئێتنیەوە گیانەکەی بەرزکاتەوە بۆ ئاستی نەتەوە و بەر لەوەی ئەمە بکە ئێمە ینی بین بە زۆر بیکەین وەفعلا نەتەوەکان ئەوانەی دروست کراون بە زۆر دروست کراون ینی دروست کراون و نەزەرەکانی ناسیۆنالیزم نەک ئەوە ناشارنەوە کە ئەم نەتەوانە دروست کراون بەڵکو ئەمە بە ئەساسی گیانی مۆدێرنی دەبین ینی نەتەوە نییە نەتەوەیەک نییە ئەگەر دروست نەکرێت بەڵام ئەم دروستکردنە بەڕاستی کە باسی لێرە نەتەوە دەکەم باسی ئەوە دەکەم کە چۆن جیهانی مرۆیی لە کۆبوونەوەیەکی بچووکی خێزانیەوە کە لە دنیا بایۆلۆجیەکەوە دێتە ناو ئەو کۆبوونەوە خێزانیە بچووکە ئەلەوێ مرۆڤ هەیە کۆبوونەوەیەکی مرۆیی هەیە دواتر لە خێزانەوە بەرەو بنەماڵە لە بنەماڵەوە بەرەو خێڵ لە خێڵەوە دواتر بەرەو ئێتنی دەچێت لە ئێتنیەکانەوە بەرەو نەتەوە
و ئەمە جۆرێکە لە فراوانکردنی جیهان، و ئەمە بەپی مێژوو واتێتە ئادەم. یعنی مرۆڤ زۆری ویست بووە هەتا لە خێزانەوە بەرەو بنەماڵە بڕوا، تا لە بنەماڵەوە بەرەو خێڵ بڕوا، ینی گیانەکە بگوازێتەوە فراوان تریکە هەتا بگاتە ناونەتەوە، چونکە هەتا بەرەوستەر بڕۆین گیانەکە ئاڵۆسترە. واتە بەرەوستەر بڕۆین ئەو گیانەی کە لە ناو مرۆڤایە دێت شێوە دەگرێت لە ناو گیانێکی واقعیە. یعنی ئەوەی تا ئێستا مرۆڤ نەیکردووە پێی نەگەیوە پێی دەگا. ئەوەی کە یەکەم جار لە خێزانە گیانەکەی دانا دوایی دەیگوازێتەوە، ئاوا دەیگوازێتەوە لەگەڵ هەر گواستنەوەیەکە ئەو گیانە کە لە ناومانە هەیە دادەمەزرێ لە دەرەوە. وەکو وابێ مرۆڤ ئەسڵان ئیشی لەسەر زەوی دامەزرانی جیهان بێت، گیانەکردوەی. بەس ئەم گیانە وەکوتم بەش سەرەتا ئەوە نییە، چونکە لە سەرەتاوە شتێک نییە بە ناوی گیانی مرۆڤی، و لە بە کۆمەڵە قۆناغی مێژووی ئەوەی لە ناویا وەک گیانێکی پەنهان وەک ئیمکانێک لە ناویا هەیە دێتە دەرەوە، دواتر ئەمەی کە دێتە دەرەوە نەقڵ دەکرێ بۆ منداڵەکان. و ئەوانەی ئەم گیانە لە ڕێگەیانەوە دێتە دەرێ، ئەو مرۆڤانن کە دەتوانن وجودە بایۆلۆژی و مادی و دەرەکیەکەیان تێپەڕێنن بەرەبەرە سەرکەون بەرەو ئەو شوێنەی کە دەتوانن لە ڕێگەیەوە داهێنان بکەن، ئیتر لە نەریتا بێ یا لە دروستکراوەکانی گیانە بێت. و ئەم هێزی داهێنانە لە مرۆڤ هێزی داهێنانی یا نەریتە یا بوونەوەرەکانی ناو گیانی مرۆیی. لە کاتێکا گیانی مرۆیی عیبارەتە لە چی؟ عیبارەتە لە نەریتێک و بوونەوەرەکان، نەریتەکە بۆ پەیوەندی نێوان بوونەوەرەکان. لەبەرەوە ئەو خاڵی تەحەولە لە بینی ئینسان وەک کائینێکی بایۆلۆژی و تەحەولکردنی بۆ مرۆڤی ئێستا، بۆ نەک مرۆڤی ئێستا، بۆ مرۆڤ، بۆ گیانە مرۆییەکە، ئەمە خاڵێکی زۆر زۆر ترسناکە، وەکو بڵێ خاڵێکە بە ئاسانی ئێمە ناتوانین لێی تێبگەین ئەم گۆڕانە چۆن ڕووی داوە. من وەکو خۆم کە بیر لەم مەسەلە دەکەمەوە، من ئاز دەکەم تەنها دەتوانین بە گریمانەوە دای بنین زەمانێکە بووە مرۆڤ تەنها بوونەوەرێکی بایۆلۆژی بوو، یعنی زەمانێکە بووە تەنها زیندەوەرێک بووە لە زیندەوەرەکان و لەژێر حوکمی گیانە بایۆلۆژیەکە بووە، لەژێر حوکمی پاڵنەرە سروشتیەکان کاری کردبووە، یعنی کۆیلەی سروش بوو، کۆیلەی گیانە بایۆلۆژیەکە بوو، و لەژێر فرمانەکانی ئەوە کاری کردووە. و ئەم پێم وایە مرۆڤێک لەوانەیە نەبێت کە فعلەن لەو سەردەمێکی ئاوا هەبێت، لەگەڵ ئەوەشا کە ئەمە وایە لە هەموو لەحزەیەکە ئەو مرۆڤە لە ناوێ مایە. یعنی لە هەموو لەحزەیەکە دەکرێت ئێمە بکەوینە دۆخێکی زیندەوەرانەی تەواو، و ببین بۆ مرۆڤەی کە بەر لەوەی کە بێتە ناو گیانە مرۆییەکە لە ناو گیانە سروشتێکا بوو. کەی ئێمە ئاوامان لێبێت؟ هەر کاتێک کە ئێمە پاڵنەرەکانی ناومان و فرمانەکانی بەپی فرمان و پاڵنەرەکانی پاڵنەرە بایۆلۆژیەکان هەڵس و کەوتمان کرد، نەمان یعنی کەوتینە ژێر کێفیان، و توانیان ناچارمان کرد، ئێمە بووینەتەوە بە زیندەوەر. لەبەر ئەوە وێناکردنی زیندەوەر بۆ ئێمە وەکو مرۆڤ ئاسانە، لە خۆمانە دەتوانین زیندەوەرەکەی ناوخۆمان، دەتوانین هەستی پێ بکەین کە چۆن کەوتووەتە ژێر جەبریە و فرمانانەی فرمانە بایۆلۆژیەکە. لە برسێتیا هەستی پێ دەکەین لە بڵێن جێبەجێکردنی فرمانی پاراستنی جۆرە کاتێک کە ئەمە وای لێ دێ کە دەبێتە شتێکی تر تۆ ژیان لەمانە دەبێت. و ئەو کەسانەی کە ژیان لەم پێداویستە بایۆلۆژیانە دەبینن لە ڕاستیە یعنی لەژێر حوکمی گیانە سروشتیەکان و لەژێر حوکمی فرمانەکانی ئەوان و ئەو فرمانانە جێبەجێ دەکەن، یعنی زیندەوەرن، لە دۆخێکی زیندەوەرانان، بوونەکەیان بوونێکی زیندەوەرانەیە، نەک بوونێکی مرۆیی.
وەکوتم ئەمانە هەر لەگەکە لە ئێمە لەحزەی ئەو لەحزانەی هەیە کە تایە دەبێ بە بوونەوەرەکی بایۆلۆژی. بەڵام با بزانین ئێمە چۆن دابنێ ئێمە ئێستا دەتوانین ئەو دۆخە وەرگرین و بچینەوە ژێر حوکمی تەبیعەت و سروشت و بچینەوە ژێر فرمانی ئەو فرمانەکانی گیانە بایۆلۆجیەکە کەوتم دەتوانین. بەڵام چۆن ئێمە دەتوانین لەمە بینە دەرێ بۆ ناو گیانە مرۆیی؟ ئەگەر چی؟ ئەگەر هاتوو کۆمەلگایەکی مرۆیی نەبوو و ئەگەر ئەمە نەبێ ئێمە لە ناو دنیا بایۆلۆجیەکە چۆنین؟ ئێمە لە ناو گیانە بایۆلۆجیەکە تەنیاین بەس خۆمان و شتەکان و هیچ شتێکی تری بوونەوەرێکی تری تیان نییە. هەر ئێمەین و یا شتەکان بەربەستن لەبەردەم ئەو خۆراکەی کە دەستی دەخەیت یا ئەو ئارەزووی کە ئارەزووی خستنەوەی نەوەیە بابەتەکەی لە ناو ئەوی ترایە دەستی دەخەیت و ئەمانە بەربەستن. ئاسکێک کە ڕادەکا بەربەستە لە بەردەم ئەوەی کە من گۆشتەکەی کە لە ناویە هەیە من گۆشتەکە دەبینم ئاسکەکە نابینم ئەوەی لێ بسێنم. پڵنگێک بە ئەمان شێوە بەربەستە، شاخێک بەربەستە لە بەردەم ئەوە کە من بگەم بە خۆراکێک کە لەودی و شاخەکە. مرۆڤێک کە لەسەر ڕێگاکەم وەستاوە هەست دەکەم ڕێگرە ئەمە بەربەستە لە بەردەمەوەی بچووکە من بەس بابەتەکە دەبینم. بابەت و بەربەستەکە و دەبیان بەربەستانە ببڕمە تا دەگەمە چی؟ ئەوەی کە فرمانەکەی بایۆلۆجیەکە جێبەجێکەم کە برسیمە نانەکە بەدەستبێنم. لەبەرەوە من لەم ڕێگای بەدەستێنانی نانەکە جگە لە بەربەست و بابەتەکە نەبوونەوەر دەبینم، هیچی تر نابینم. من لەم حاڵەتە کایەنێکم تەنیا وەکو بوونەوەر تەنیا. ئیتر ئەوی تر بابەتە بۆ من و ئەوەی بابەتە بوونەوەر نییە. ئەوەی بابەتە شتە، ئەوەی بابەتە ئەوەیە کە خۆراکەکەیە. جگە لە بابەتەکەش هەرچی هەیە بەربەستە و دەبێ بەربەستەکان تێبەڵێن. لەبەرەوەی من یا بەربەست دەبینم یا چی یا بابەتەکە. لەبەرەوە من کاتێ تووشی مرۆڤێک دەبم مرۆڤێکم نەبینیوە بەربەستێکم بینیوە. تووشی شاخێک دەبم شاخێکم نەبینیوە بەربەستێکم بینیوە. تووشی شێرێک دەبم بامان شێوە شێرێکم نەبینیوە بەربەستێکم بینیوە. ئەمانە بۆ من هەمووی بەربەستن. ڕێگای جیاوازم هەیە بۆ خۆ دەرباسکردن لەم بەربەستانە بۆ ئەوەی بگەمە نانەکە یا بگەمە ئاسکە کێویەکەی کە ئەویش خۆی لە خۆیان بەربەستە چونکە ڕادەکا سرکە نایەوێ خواردنەکەم بداتێ. و لێرە لە بینی ئاسکەکە و منە ململانێ بۆمانەوە هەیە. تەنها لەو لەحزەی کە پاڵنەرەکە لە ناو منا کارایە. پاڵنەرەکەی ناو من برسیەتیە. فعال بۆ چونکە برسیمە کارا بۆ و من بیر ناکەم. من ئەم هێزە پاڵم پێوە دەنێم بۆ بابەتەکەی بۆ دەستخەم و لەم کاتا من تەنها بابەتەکە دەبینم و وەکوتم بەربەستەکە. ئاسکەکەش لە ناو خۆیە کە ڕادەکات دەیەوێت بوونەکەی خۆی پارێزێ. وەکو چۆن من بۆ ئەوەی بوونەکەی خۆم پارێزم دەبێ خۆراکەکە دەستخەم نەمرم، ئەویش ڕادەکا بۆ ئەوەی نەمرێ. وەلەم لەحزا کە پاڵنەرەکەی من کار دەکات من بابەتەکە دەبینم و ئاسکەکە دەبینم. ئاسکەکە بەسەر بەستەکەیە کە ئەوەی ئەو خۆی دەپارێزێ و ئەویش فرمان هەمان فرمان جێبەجێ دەکات. من ئاسکەکە ڕاو دەکەم دەیکوژم. دوای ئەوە کە کوشتم ئینجا گۆشتەکەم دەدات. ئینجا ئەوەی کە پێویستمە بابەتەکەم دەتوانم لێی وەرگرم. بەڵام کە بابەتەکەم وەرگر من وەک کایەنێکی بایۆلۆجی کە ئەو پاڵنەرە ئیشم پێ دەکات، دوای ئەوەی کە خواردم و تێری کردم بەرەبەرە پاڵنەرەکە فشارەکە هەڵدەگرێت و من دۆخەکەم نامێنێ و دۆخەی کە وزەکەم پێدەدا بەوەی بچم بە شوێشتەکە و دۆخی برسیەتیەکەم تەواو دەبێت. لەگەڵەوەی کە دۆخی برسیەتیەکەم تەواو بۆ و کاتە ئەو گۆشتی ئاسکەی کە ماوەتەوە من بیری لێ ناکەمەوە کە بۆ جارێکی تر برسیم دەبێتەوە و پاڵنەرەکە دێتەوە هەڵیگرم.
یا بیری لێکەمەوە بیبەم بۆ یەکێک برسێتی بۆ کەسێکی تر چونکە کەسێکی تر وجودی نییە مرۆڤێکی تر نییە من مرۆڤێکی تر نابینم وە لێرە من گۆش دەکا بەقەدەر ئەوەی کە برسێتیەکەم نایەڵێ بەرەبەرە لەگەڵ تەواوبوونی برسێتیەکە دەستم لە بابەتەکە دەبێتەوە ئەو کاتە ئەوەی هەیە تەنانەت کە پاڵنەرەکە کردوویەتی بە بابەت ئیتر مانای نامێنێت لەبەرەوە ئەوەندەی لێ دەخۆمەوە ئیتری ژێ دەبێت اینجا بەتەنیا دەگەڕێم هەتا ئەو کاتێک برسیم دەبێتەوە دیسان ئەمە دووپار دەبێتەوە یعنی من لێرە لەو حاڵەتانەی کە برسیمە بەربەست دەبینم و بابەتەکە دەبینم ئیتر لێرە هیچی تر نابینم ئەوە نێجاری وایە دەڵێن برسێتی ئینسان کوێر دەکات نازانم چی کۆمەڵە شت هەیە کە لەو دۆخە تر کەسەکە هیچ نابینێ هەر نانەکە دەبیشتێک دەبینێ کە بتوانێت خۆی دەرباسکات طبعا ئەم ململانێ لە پێناو مانەوە لە ڕاستیە ململانەیەکی بەردەوام تەنها لەو لەحزا ململانەیە کە تۆ برسیتە کە فشارەکە لەسەر نەما ململانەکە کۆتایی پێدێ و ئەم کەسە کە دەچی ئاسکەکە ڕاو دەکا و بەناو شتەکانە دەڕوا و گۆشتەکە دەخوا دوای ئەوە گەر کۆمەڵێک ئاسک لەو دەورە کۆ ببنەوە ئەو ناکەوێتە ململانێ لەگەڵدانا واقعینە بەسەریانە وەکو وا بێ بابەتەکەیان تیا نەبینی لە کاتێکا مۆزوعەکە ئەوە نییە کە بابەتەکەیان تیا مۆزوعەکە ئەوەیە کە پاڵنەرەکەی ناوی برسێتیەکە یعنی برسی نییە و لە دۆخی برسێتیان نییە و پاڵنەرەکەی کە پاڵی پێوە دەنێ بۆ ئەوەی خۆی بە بابەتەکە تێکا نەما کە ئەو کاتە نەما ئیتر من یعنی ئەوانەی دەیان بینم هیچ مانایان هیچ شتێک نییە کە من پەیوەست کا بەوان تەنانەت ئاسکەکان کە بابەتەکەم لەویایە بەڵام من لەویا دوای ئەوەی کە تێر بووم ئاسکەکانیش نابینم چونکە پێویستم بە بابەتەکە نامێنێ کەواتە گەرام فرمانە بێنینە پێش شاومان لە ڕاستیە بە هیچ شێوەیەک ئیمکانی ئەوە نییە مرۆڤەکان کۆکاتەوە بۆ ئەوەی گیانەکەی خۆیان دامەزێن یعنی ئیمکانی ئەوە نییە لە ڕێگەی ئەمەوە خێزان دروست بێت یعنی پاڵنەری کەسەکان بۆ ئەوەی لەناو خێزانێکە خۆم بێتەوە ئەوە بێ کە پێکەوە نان پەیاکەن یا نان پێیاکەن ئەم پاڵنەرە بێت نەک پێکەوە نان پێیاکەن یعنی پاڵنەری برسێتی بێت ئەلێرە ئەمە نییە و ئەمە نابێتە سەبەبی ئەوەی کە مرۆڤەکان کۆ ببنەوە لەناو خێزانێکدا یا بە هەر کۆبوونەوەیەکی مرۆیی تر وەکوتم خێزان بچووکترین کۆبوونەوەیە ئاوا دەڕوا تا دەگاتەوە یعنی وەکو وایە بیرکەینەوە نەتەوەیە کۆ بووەتەوە لەسەر ئەوەی کە بەسی نەبێت نەتەوە لەسەر ئەوە کۆ نابنەوە و خەڵکە لەسەر ئەوە کۆ نابنەوە برسیان نەبێت یعنی ئەمە نابێتە پاڵنەرێک بۆ دروست بۆ ئەوەی نەتەوە هەبێت بۆ ئەوەی گیانێکە بێ بە ناوی نەتەوە تا گیانێکە بێ بە ناوی خێڵ نەگەرەوە گیانێکە بێ بە ناوی خێزانیشەوە لەبەرەوە پێداویستیە بایۆلۆجیەکان نین کە ئێمە کۆ دەکاتەوە وەک مرۆڤ لەگەڵ یەکە لەناو خێزانەکە ئەمە تەمەن تاقیکردنەوەی فەرمانی پاراستنی تابوو ئەو فەرمانەی کە تاکەکە لە ناو ژیانە دەیەڵێتەوە نەک فەرمانی پاراستنی جۆر ئێستا با بچینە ناو تاقیکردنەوەی فەرمانی پاراستنی جۆرەوە بزانین ئایا ئەو دەتوانێت مرۆڤەکان بۆکاتەوە بەڵام بەر لەوانەیە هەرێکە تانبیری بۆ بچێ باشە ئەی کاتێککە منداڵێک دەبێت لە ناو ئەو زیندەوەرە مرۆیانەی کە بوونێکی بایۆلۆژیان هەیە و ئەو کۆبوونەوەی دایک و منداڵەکە چی ئایا کۆبوونەوەی دایک و منداڵەکە کۆبوونەوەی مرۆڤێکە لەگەڵ مرۆڤێکە یا کۆبوونەوەی مرۆڤێکە ینی زیندەوەرێکە لەگەڵ بابەتەکەیە
ئایا منداڵەکە وەک بوونەوەرێکی بایۆلۆجی چی لە دایکەکە دەبینێت؟ یعنی دەیبینێ کە مرۆڤێکە وەک خۆی، یا ئەویش وەکو کەسەکەی تر کە هەر بابەتەکە لە ناو ئاسکەکە دەبینێت تەنها بابەتەکە دەبینێت لە ناو دایکەکە. ئایا ئێمە وەکو یعنی ژنێک لەگەڵ منداڵێکە یا دایک و منداڵێک لە ناو ئەو پەیوەندیە بایۆلۆجیا دەکرێت فعلەن لە کۆبوونەوەیەکی مرۆڤیا بن؟ دەکرێت دوو مرۆڤ بن پێکەوە یا وەکو ناکرێت هەر وەکو ئەوی ترە لێرە بابەتێکەیە و منداڵەکە دەیوێت دەستی بگا بۆ بابەتە. تەبەر کە منداڵ لە دایک دەبێت لەگەڵ لە دایکبوونی منداڵەکە بابەتی ئەو بابەتەی کە منداڵەکە بۆ پاراستنی خۆی دەیەوێت لە ناو دایکەکە پەیدا دەبێت. عیبارەتە لەو شیرەی کە دایکەکە لە ناو جەستەی دایکەکەیە. و ئەو کاتە ئەو بابەتەی کە ئەم منداڵە دەبێت فەرمانی پاراستنی تاکەکەی لەسەر جێبەجێ بکە لەکوێیە؟ لە ناو دایکەکەیە. ئەمە ئەگەر لە شوێنێکا سەیریکەین هەر وەکو ئەوە وایە کە مرۆڤەکەی ئاسگینەکە بڵێنەوەی کە پێویستێتی بۆ جێبەجێکردنی فەرمانەکە گۆشتی ئاسکەکەیە لە ناو ئاسکەکەیە. و ئەمیش بابەتەکەی لە ناو منداڵەکەیە. بەڵام تەمەن ئەم پەیوەندیەی دایک و منداڵ شتێکی تر دێنێتە ناوەوە کە شتێکی سایکۆلۆژی. وەلێرە دایک لە پەیوەندیەکایە لەگەڵ منداڵەکەیە کە پەیوەندیەکی سایکۆلۆژیە وای لێ دەکات کە بتوانێت ئەو خۆراکەی کە هەیە بیبەخشێت. چونکە لێرە پەیوەندی دایکەکە و منداڵەکە شکاندنی بربەستەکان نییە. ئاسکەکە گۆشتەکە نادا بەس دەبێت لێی بسێنی. بەس لە بینی دایک و منداڵەکە ئەوە نییە کە منداڵەکە دایکەکە بربەست بێ لە بەردەمیا تا شیرەکەی لێ بسێنی. دایکەکە دەبێت شیرەکە ببەخشێت. ئەلێرە ئێمە جۆرێکی تر لە پاڵنەرمان هەیە کە ئەس دەکەم ئەو پاڵنەرە سایکۆلۆژیە لەبەست بایۆلۆژی. و ئەمە وەکو بڵێ پاڵنەرەکە دۆخێک دەدا بە دایکەکە کە مەیلی بەخشینی ئەو شیرە بکا بۆ منداڵەکەی. منداڵەکە لەلایەکەوە ئەم پاڵنەرە دەجوڵێت و بۆی جوڵاندەکەی و ئەکتیڤی دەکات دایکەکە ئامادە دەبێ بۆ بەخشینەکە. یان دۆخێک وەردەگرێ بۆ ئەوەی شیرەکەی بداتێت. و ئەمە لە حاڵەتی نەهەیە هەتەنانەت لە دوورەوە یعنی ئەم دۆخە دروست دەبێت لە بینی دایک و منداڵە. یعنی منداڵەکە کە دەگری دایکەکە هەست دەکات بە منداڵەکەی. و لە ناو جەستەیە بەمەی کە ڕوو دەدا جەستەی جوڵەیەکی تێدەکەوێت بۆ ئەوەی ئامادە بێت دۆخ وەرگرێ بۆ ئەوەی ئەو شیرە بێ بۆ منداڵەکە. و ئەمە من نازانم تەبەن یعنی لە دایکا چۆنە، بەڵام ئەوەندە دەزانم دەتوانم شیکەمەوە لەوانەیە ئەو کاتە ئەوانەی بە دایکایەتیان ڕۆشتبوون بوون بە دایک بزانم چۆنە. بەس من لە خۆماوەکو خۆم چونکە و ئەزمونەم نییە بە حکمی ئەوەی کە بارگەکەم جیاوازە ناتوانم شتانێکی زیاتر بڵێم لەبارەیەمەوە چونکە هەستەکان نازانم چۆنە. بەڵام بە دڵنیاییەوە دایکەکان دەزانن چۆنە. و ئەمە تۆ بۆ نمونە منداڵەکە کە دەبینێ منداڵەکە هەر بینینی وەکو جۆرێک لە جاذبێتی تیایە. یعنی وەکو وایە یعنی لەناو وجودی منداڵەکە جۆرێک لە جاذبێت هەیە کە پاڵنەرێک لە ناو دایکەکە چالاک دەکا و ئەو پاڵنەرە وا دەکا کە جەستەی ئامادە بێت بۆ بەخشینیشی بێت. یعنی دوای ئەوەش کە شیرەکەی بەخشی یعنی وەکو وایە منداڵەکە دایکەکە بخەڵەتێنێ بۆ شیرەکەی لێ بسێنێت. یعنی خۆی نیشانی دەدا
لێرەوە ئەو ئارەزووی بەخشینەی تیا دروست دەکات بۆی شیرەکەی لێ وەرگێ ئەوە ناگەر ئەمە نەبێ شیرەکە نادرێت یعنی پاڵنەرێکەیە کە دەبێت لەلایەن منداڵەکەەوە بجوڵێن دێ بۆ بەخشینی شیرەکە و دایکەکە دۆخێک جەستەی دۆخێک وەربگرێت تا شیرەکە بێت و ئەگەر منداڵەکە ئەو شتەی تیا نەبێ کە بتوانێت ئەو پاڵنەرە ئەکتیڤکە ئیمکانی ئەمە نابێت کە شیرەکە بدرێت و منداڵەکە بەمە کە خۆی نیشانی دایکەکە دەدا و ئەم پاڵنەرە دەجوڵێنێ و لێرەوە شیرەکەی لێ وەردەگرێت کە بۆ فەرمانی پاراستنی خۆی پێویستێتی جێبەجێکردنی ئەو فەرمانە یعنی بابەتەکەی لێ وەردەگرێت لێرە هەستەکەی لە جاتی جەنگ کە تۆ بەربەستەکە بشکێنی شتێکی ترێت یعنی منداڵەکە بە شێوازێک لە شێوازەکان شتێکی تایە دەچێتە ناو دایکەکەەوە دایکەکە ئەو حاڵەتە دروست دەکات بۆ بەخشین لێرە توانایەکی بەخشین هەیە لەولاش توانایەکی وەرگرتن ئەم توانای بەخشین وەرگرتنە گرنگە بۆ دواتر کە ئەمە بزانین ینی چییە بەخشین چیە و ئەوش توانایە وەکو وەرگرتنیش توانایە بەماشەوە دکتۆر ئەمە وەکو گریمانەیەکی سەرەتایی لە بالودۆخێک کاتێکە هیچی تر نەبێ ئەو قۆناغی سەرەتایی مرۆڤ دروستە وایە؟ باسی ئەو قۆناغە دەکەم باسی دواتر ناکەم کە ئیتر دایکەکە دەتوانێت منداڵەکە وەک بوونەوەر ببینێت وەکو کەسێکی وەک خۆی ببینێت وەکو مرۆڤ ببینێت ئەمەی کە لێرە باسی دەکەم هیچ تاکو لەو دۆخەشە نە منداڵەکە دایکەکە هەر وەکو بابەت دەبینی بەڵام شتێک لەما هەیە لە ڕووی سایکۆلۆژیەوە نەقڵ دەبێت بە زەمایان بایۆلۆژی ئەمەیان سایکۆلۆژیە وەکو وایە لە ناو دایکەکە داواکاریەکە بێت کە لە منداڵەکەوە ئەم وەریگرێت بەڵام ئەم داواکاریە بە هیچ شێوەیە وەکو داوای منداڵەکە نییە بۆ شیرەکە یعنی بابەتەکەی بابەتێکی فیزیکی نییە بابەتەکەی منداڵەکە فیزیکیە کە وەری دەگرێت شیرەکەی بەس ئەو بابەتەی کە دایکەکە لە منداڵەکە بۆی دەگەڕێت بەهۆی ئەمەوە کە بۆی دەگەڕێت وەهمیە یعنی سایکۆلۆژیە مناڵم وەکو وایە مناڵەکە دایکەکە بخەڵەتێنێ یعنی بابەتێکی نیشان دەدا بۆ ئارەزوویەک کە لە ناو دایکەکە هەیە و ئەم بابەتی کە پیشانی دەدا بەهۆی ئەمەوە بابەتەکە هیچ نییە یعنی وجودێکی نییە کە شتێک بێ نەقڵیکە لە جاتی ئەوەی بابەتەکەی وەرگرێ ئەم پاڵنەرێک لە ناویا هەیە ئەم پاڵنەرە ئەو دۆخە دروست دەکات بۆ دایکەکە کە یعنی وەکو وایە ئەگەر بێنێ ینی منداڵێک لە ڕێگەی ناسکردنەوە وا بکا کە دایکەکە شتێکی بدات ناسکردنەکەی کە دەیکا ئەو پاڵنەری بەخشینە فعال دەکات لە دایکەکە لەویا شتەکەی پێدەبەخشێت کاتێ نازەکە دەکات کاتێ دەبینێ ینی ئەمانە شتانێکی سایکۆلۆژی یعنی لێرە پاڵنەرێکی سایکۆلۆژی هەیە بابەتێکی سایکۆلۆژی هەیە پاڵنەرێکی بایۆلۆژیش هەیە و بابەتێکی بایۆلۆژی هەیە پاڵنەرە بایۆلۆژیەکە لە ناو مرۆڤ منداڵەکەیە بابەتە بایۆلۆژیەکە لە ناو دایکەکەیە کە عیبارەتە لە شیرەکە پاڵنەرە سایکۆلۆژیەکە لە ناو دایکەکەیە بە پێشەوانەوە بابەتە سایکۆلۆژیەکە لە ناو ماڵەکەیە و ئەمە یەکەم جار بابەتە سایکۆلۆژیەکە خۆی نیشانی دایکەکە دەدا دایکەکە بابەتەکەی دەوێت لە منداڵەکە و ئەم بابەتە کە ئەم وەری دەگرێت کە بابەتێکی وەهمیە پاڵنەرەکەی بایۆلۆژیەکە دەجوڵێنەوە و ئەم ئامادە دەبێت بۆ دانیشی دەکات و ئەمە جۆرێک لە ینی ئەم مەنتیقەیە دەکەی ئەگەر حسابی کەی مەنتیقەیەکی ئێستاتیکیە ینی لاقەی بە جوانی و ئەو شتانەوە هەیە بەڵام لە حەز دەکەم حاڵەتەکەی لە حاڵەتە سەرەتاییەکایە نەک حاڵەتە کەی دواتری کە ئەو مەنتیقەیە فراوان دەبێتە مەنتیقەیەکی مرۆیی ئینسانی ناڵم وەکو وایە من نازانم لەبەرەوە ناڵم ئەو تەجربەیە دایک نیم تا بزانم منداڵەکە فعلەن ئەو کاریگەریە چۆنە لەسەر من تا من ئامادە ببم بۆ ئەوەی ئەو شیرە بێت بۆ منداڵەکە ئەمە دایکەکان دەزانن هەنی دواتر ئەم بەشەی دەبێ ئەوان بەڕاستی ڕۆشنیکەنەوە بە شوێنیان بچن چونکە خبرەکە لای ئەوانە هەستەکان لای ئەوانە بەس ئەمە بە هەر جۆرێک بێ پەیوەندیەکە لەویا هەست دەکەم بایۆلۆژی نییە سایکۆلۆژیە
و ئەمەی سایکۆلۆژی ئەوەی کە بایۆلۆژیە دەیجوڵێنێ پاڵنەرە مینەکە بڵێن بایۆلۆجیەکە هیچ بەخشینەکە هێن دەکات ئەکتیڤ دەکات کە ئەکتیڤی کە لەو کاتە منداڵەکە بابەتەکەی خۆی وەردەگرێت. یعنی دایکەکە منداڵەکە دەجوڵێنێ بۆ ئەوەی بابەتەکەی بدات وە جوڵەکە لە منداڵەکە لەویان جوڵێنەنە و ئەمە چۆنەوە کوتم شتێکی سایکۆلۆژی. طبعا ئەمەی کە وتم ڕابطی بە فرۆیدەوە هەیە دەبێ فرۆید ڕخنەیەکی زۆر بنچینەی بکرێ ئەوەیە لەبەرەوەی فرۆید ئەم دوانەی گیان کردێتەوە پێی وایە منداڵ پەیوەندی منداڵ و دایک لە کاتی شیر خواردنە پەیوەندیەکی سێکسیە و هەستێکی سێکسی هەیە. بەڵام ئەمە بە هیچ شێوەیە هەستێکی ئاوا لە ئارانیە لەبەر یەک سەبەب، ئەویش ئەوەیە ئەلێرا فرمانی پاراستنی تاک جێبەجێ دەکرێت نەک فرمانی پاراستنی جۆر و هەستی سێکسی لە فرمانی پاراستنی جۆرایە کاتێ دووڕەگەزەکە کۆدەبنەوە و هەر زۆر زۆر بە بەسیتی دەتوانین ئەی باشە ئەگەر ئەم حاڵەتە دۆخەی کە دایکەیەتی یعنی بارگەکان فەرق ناکا بڵێنەوە منداڵە بارگەی نێربێ یا بارگەی مێبێ بۆ دایکەکە فەرق ناکا. ئەو کاتە چۆن ئێمە مژینی مەمکی دایک بە شتینێکی سێکسی لێ بگەینەوە؟ ئەگەر کچەکە بوو ینی مێکە بوو منداڵەکە و ئەمە لێرەوە کەلێنی تایە بەس بۆ ئەوەی ڕخنەیەکی بنەمایی لەمە بگری دەبێت فعلەن بچیتەوە ینی لە ئەساسێکەوە قسە و ئەمام حکمێکە داوێتی بە بۆنەی تێکەڵبوونێکەوە چونکە لە پەیوەندی پاراستنی جێبەجێکردنی فرمانی پاراستنی جۆرەوە کە نێرومەیەکی دەوێت ئەمەی گواستووەتەوە بۆ ئەو پەیوەندیە کە ڕەبتی بە پاراستنی جۆرەوە پەیوەندی بە پاراستنی تاکەوە هەیە پەیوەندی بە خۆراکەوە هەیە پەیوەندی بە برسێتیەوە هەیە نەک برسێتیەکی سێکسی ڕەبتی ینی ئارەزوێکی سێکسی پاڵنەرەکە هی پاڵنەری پاراستنی جۆر بێت. لەبەر ئەوە بە هیچ شێوەیەک ئیمکانی ئەوە نییە ئەمە ئاوا لێک بدرێتەوە و ئەمە تێکەڵکردنە بەڕاستی و ئەمە سەردەمی مۆدێرن دەیەوێ هەموو شتێک لە ئەساسەکەی دا ببڕێ بۆ ئەوەی بتوانێت تەحەکومی لێ بدا و لەبەرەوە ئەوەی مادیە تێکەڵ بەوەی ئەوەی سایکۆلۆژیە بۆ نمونە لەبەرەوە قودرەی تەحەکومکردن پێی ئاسانترە لەوەی کە مادیە فعلەن شتەکان سایکۆلۆژی دەکاتەوە. ئەمە تەبەن لە زمانناسیشە هەیە و دیسۆسۆر ڕەگوا دەکات دیسۆسۆر کە باسی ئاماژە پێدا و ئاماژە پێدەر دەکات لە زمانە ئەڵێ ئەم دوانە یەکیان دەنگەکەیە لە ناو مێشکمانە ئەوەی کە ئێمە ترژنەکەی ناو دەنگە هەیە ئەوی تریان شتەکەیە وێنەی شتەکەیە لە ناو مێشکمانە و ئەمەی کە دەری دەبڕین و فیزیکیە من دەڵێم درەخت ئەمە هەردووکیان کۆبوونەوەی ئەو دوانە ئەی کوا درەختە فیزیکەکە درەختە فیزیکەکە براوەتە دەرەوەی ئەوکێشە وەکو وایە من وێنەی درەختەکە لە مێشکما لەگەڵ دەنگی درەختەکە کە دەڵێم درەخت لە مێشکما هەردووکیان لێک بەم اینجا بڵێم درەخت بێتە دەرێ وەکو وشە. ئەی باشە بۆ هەردووکیان بە پێچەوانەوە لێک نەدەم و با درەختێکی واقعی بێتە دەرێ دەبێ وابێ گەرم دوانە لێک بم ینی ئەمە ئیشکالی تایە و ئەمەی کە دەنگە کەیە من دەڵێم درەخت ئەمە هەر فۆرم ئەمە هەر هەمان ئەو فۆرمە دەنگەیە کە هەیە ئەمە ئینەکەی هەڵ نەگرتووە فکرەکە و ئەگەر فکرەکەی هەڵگرت بێت شێوەی درەختەکەی هەڵگرت بێت پێویست بە تەرجەمە ناکە چونکە کە من وتم درەخت یەکسەر شێوەکەشی تایە تۆ شێوەکەی درەختەکەش لە ناو دەنگەکە بە جۆرێ لە جۆرەکان دەبینیت و کێشەت نییە ئەگەر کوردیش نەزانی تێدەبێت و ئەم لێکدانە کراوە تەنانەت لە مۆزوعی نەتەوە نیشتیمان و نەتەوە لێک دراون لە ناو شتێکا کە پێی دەڵێن دەوڵەت ئەمە وەکو لێکدانی دووشتە لە بەشێکیشتە و ئەوەی ئەم دوانە دەبێ یەک بگرن لە ناو دەوڵەتە تا تۆ ناسنامە دەبێت تا نەتەوە بیت و ئەمە هەمان شتە کە لە ناو ئاماژەکان هەیە هەمان شتەکە لە لای
فرۆید تێکەڵێکە ڕوو دەدا هەمان شتە لە یعنی هەست دەکەی ئەم ئەساسە لە هەموو بارەکانە یەک ئەساسە لەبەرەوە دەبێت ڕخنەیەکی ڕیشەیی بکرێ بە تایبەتی بۆ ئێمەی کورد لە هەموو میلەتێک زیاتر زەڕورە چونکە ئێمە هەست دەکەم قوربانیە گەورەکەی ئەو سیستەمی و دەبێت لێ تێبکەین و دەبێت شیکەینەوە و دەبێت ڕخنەی بکەین یعنی بۆ نمونە دەبێت لە زانستی زمانە سۆسۆر و چۆمسکی ڕخنە بگرێت لە ناسیاشت چونکە ئەمە شەرعیەتی داوە بەوەی کە زمانی کوردی بە زمان حساب نەکرێت زمانی کوردی بە کۆمەڵێ لاجەی ئەم لە ئەولایی بگرێت و لە هەموو مەجالەکانی ترا لەبەر ئەوە ئاوا بیرکراوەتەوە کە نەتەوە و دەوڵەت یەکن ئەوەی دەوڵەتی نەبێ نەتەوەژ نییە چونکە سنووری سیاسی ینی نیشتیمانەکەی خەتێکی پیا کێشراوە و نەتەوەکە لە ناویایەتی و ئەم دوانە دەبێت ببنەوە بە یەک و لە چیا لە دەوڵەتە اینجا تۆ هەیت وەک نەتەوە ینی تۆ دەوڵەتت نەبێ نیت وەک نەتەوە و ئەمە دەبێ هەڵوەشێتەوە و ئێمە دەوڵەتمان نییە و نەتەوەترین لە نەتەوەکان و ئەم بیرکردنەوەی سەردەمی مۆدێرنەکە لە هەموو مەجالەکانە بەڕاستی ڕۆشتووە تێکەڵکاریە ئێمە بەچین دەکرێت دەبێت ئەمەی تێکەڵ کراوە ئێمە بێن هەڵی وەشێنینەوە جارێکی تر داینینەوە ئێستا لێرە ئەوەی سایکۆلۆجیە دەبێت ئەمە جایکەینەوە لەوەی کە بایۆلۆجی و فیزیکیە لە بینی مناڵەکە و دایکەکە و دەبێت لە لایەکی تریشەوە ئەوەی ئەم پرۆسەیە کە پرۆسەی جێبەجێکردنی فرمانی پاراستنی تاکە کە ڕەبتی بە خواردنەوەیە ڕەبتی بە سێکسەوە نییە ڕەبتی بە فرمانی پاراستنی جۆرەوە نییە کە دەبێت نێرومێ پێکەوە کۆ ببنەوە بۆ جێبەجێکردنی تۆ بێنی ئەمە بەری تێکەڵ بەویتری بکەی و پەیوەندی منداڵەکە لەگەڵ دایکەکە بۆ شکلێک بێتەوە و ئەمە علاقەی بە مەوزوعی ئایدۆلۆژی و اعتقاداتی دینیەوە نییە من لێرە دەکەم ئەمە من خێر مەشغوڵم بە شتێکەوە کە پێی گەیشتوم و شی دەکەمەوە و ئەمە لەوانەیە لە شوێنێکەوە لە بەرگریکردن ینی لە اعتقادێکی دیاریکرا و هجووم کرا بێتە سەر ئەم بۆچوونە بەڵام ئەم هجوومە هیچ ناکات لەم بۆچوونە چونکە ئەمە هیچمان پێ ناڵێ لەبارەی ئەو تێکەڵی کە ڕوویدا تەنها ئەوە دەڵێن ئەمە کوفرێک کراوە هیچی تر ناتوانین بۆچوونەکە هەڵوەشێنین و جارێکی تر شتەکان بیناکەینەوە و کاتێک کە تۆ دەیت ئەمانە ئێستا من کە ئەمانەم دوو فرمانەم هێناوە و کاتێک دێم ئەم شیکردنەوەیە دەکەم ئیتر من ئەساسێک دادەنێم بنەمایەکەیە لە ڕێگەیەوە قسە دەکەم و کاتێک ئەم شیکردنەوەیە دەکەم و کاتێک من خۆم لە خۆمە ئەزمموی ئەم حاڵەتانە دەکەم لەم ئەزمونانەوە شتەکان دێنم وەکو بڵێ جۆرێک لە دڵنیایی پێ دەدا لەوەی کە ئەمەی من لە بارەیەوە دێڵێم یعنی وەکو بڵێ ئارگۆمنتەکانی بێستر بێ ئەساسێکی بێستری هەبێ لەوەی کە ئێمە لێکدانەوەیەکی ئاوا بۆ ئەو حاڵەتە بکەین کەکراوە تەبەن ئەمەی کە لە بینی منداڵ و دایکا هەیە لە شوێنێکی ترا لە بینی ژن و پیاوە نێر و مێە ئەمە دووپات دەبێتەوە و پەیوەندی نێر و مێش عینشت بەشێکی سایکۆلۆژیە بەشێکی بایۆلۆژی بەڵام ڕێک بە پێچەوانە ینی لێرە بڵێن وەکو بڵێ دایکە ژنەکە مێیەکە دەچێتە شوێنی ئەوەی بارگەی ئەو مرۆڤەی بارگەی مێی هەڵگرتووە دەچێتە شوێنی ئەو مرۆڤەی کە بڵێ مناڵەکە وە بە پێچەوانەوە ینی وەکو بڵێ ئەو مرۆڤە بارنێرەکە ڕۆڵی دایکەکە بگێڕێ و بارنێکە ڕۆڵی منداڵەکە بگێڕێ ینی وەکو وا بێت پیاو دایکی ژن بێت ئاوای بێت و ئەو جوڵەیەی کە پیاو لە ژنێکە کە دەیبینێت ئەو جوڵەی کە تایە دروست دەبێت جوڵە سایکۆلۆژیە کەوا دەکا بۆ بەخشین ئامادە بێ پیاوە بۆ بەخشینی تۆوەکە کە
بڵێن مێەکە داوای دەکا بۆ ئەوەی فرمانی پاراستنی جۆرەکە جێبەجێ بکرێت. ئەمە بە جۆرێکی تر هەمان پرۆسەیەکە بەشێکی سایکۆلۆژیە بەشێکی بایۆلۆژیە ئەوەی کە لە بینی منداڵەکە و دایکەکایە، بەڵام ئەوی تر بۆ فرمانی پاراستنی تاکە، ئەمەیان بۆ فرمانی پاراستنی. و ئەم وروژانەی کاتێکە لە سێرکردنی پیاوە بۆ ژنە هەیەەوە ئەو خۆ دەرخستنەی ژن بۆ پیاو کە دەی وروژێنێ، ئەمە وا دەکا ئەو پاڵنەرە چالاک بێ کە پیاوەکە ئامادە دەکا بۆ ئەوەی ئەو بابەتەی کە هەیە بیبەخشێت. بەوەرە و بابەتەکە لێرە لە ناو پیاوەکایە، بەڵام لەوێترا بابەتەکە لە ناو دایکەکایە، لێرە پێچەوە نەبێت. و ئەم بەشەی سایکۆلۆژیە کاتێکە بڵێ مێیەکە خۆی نیشان دەدا بۆ ئەوەی وەکو بڵێ خۆی دەکاتە بابەتێک، بەزەم بابەتە سایکۆلۆژیە، ئەوی تریان بابەتێکی بایۆلۆژیە. وەکوتم هەر وەکو منداڵەکە وایە کە نازەکە دەکا ئەو ئەم بابەتە تەنها بۆ جوڵاندنی پاڵنەرەکەیە، بۆ ئەوەی پیاوەکە نێرەکە ئەو بەخشینە ئامادە بێ بۆ بەخشین. ئەمە تەمان هەموو باشکڵێکی بایۆلۆژی ڕوو دەدا، ئەمە ئامادەبوونە بۆ بەخشین شتێکی بایۆلۆژیە و فسیۆلۆژیە و لە ڕێگەی و پاڵنەرانەوە دەکرێتە لە ناوە. بەڵام ئەمە بەچی بە کاریگەری ئەوی تر کە دەکەوێتە ناو بەشە سایکۆلۆژیە. یعنی بە واتایەکی تر لە ناو ژنا بابەتە سایکۆلۆژیەکە بۆ پیاو هەیە کە بابەتی ئارەزووە، بەس ئارەزوو بە معنایە ناکە بەکاری دێن وەکو بڵێ ئارەزووی فلان. ئەمە نازانم ناوی ئێستا چی لێ بنێم، بەڵام دەزانم ئەمە کە من بڵێ مێیەکە خۆی لە خۆ نیشاندانیە وا دەکا کە بابەتێک نیشان بدا بۆ نێرەکە و ئەم نێرە ئەم بەرەو ئەو بابەتە دەچێت و لە ڕێگەی ئەوەی کە ئەو بابەتە وەربگرێ ئەم پاڵنەرەی کە لە ناویە هەیە بۆ بەخشین کارا دەبێت و ئەوەی کە هەیە دەیبەخشێ کە بابەتی بڵێن مێیەکەیە و مێیەکە بابەتەکە وەردەگرێت. لەبەرەوە لە ڕاستیە ئەوەی هەست دەکەی بەرپرسیارەتێک گەورەکەی جێبەجێ فرمانی پاراستنی جۆری دەکەوێتە ئەستۆژ لە ناو ژنا منداڵ دەبێت. بەڵام بابەتەکە لە پیاو وەردەگیرێت و لێرەوە وەکو چۆن شیرەکە وەکو تەغزیە هی پاراستنی لە منداڵەکە لە دایکەکە وەری دەکرێت، ئەمیش بۆ دایکا بۆ گەشە پێدان بە ئەندامەکانی لەشی، ئەمەش بە ئەمان شێوە لە پیاو وەردەگیرەوە لە ژنە پرۆسەی دروستکردنەکە ڕوو دەدا. و ئەمە وەکوتم بەشێکی سایکۆلۆژی و بەشێکی بایۆلۆژیە و ئەمە شتێکە ئەویتری شتێکی ترە. بەس فرۆی داتووە ئەمەی پەیوەندی دایک و منداڵەکەی بە یانی ڕەبط کردووە بەمەوە کە لە ناو پەیوەندی نێر و مێیا بۆ جێبەجێکردنی فرمانی پاراستنی جۆر دەردەکەێت و ئەویش لە ڕاستیە لە ڕێگەی وەکوتمە و پەیوەندی سایکۆلۆژی کە دروست دەبێت و بوارێک دروست دەبێت بۆ ئەو چالاکردن. تەمان ئەمە لە ناو گیانە بایۆلۆجیەکە بە ناچاری ئەمە وایە، یعنی مێیەک لە ناو گیانە بایۆلۆجیەکە بە ناچاری خۆی نیشانی پیاوەکە دەدا، یعنی بە پاڵنەرێکی ناچارانەی کە لە ناویە هەیە خۆی نیشانی پیاوەکە دەدا و لە ناو پیاوەکە ئەو ئینە ئەکتیڤ دەکا، ئەوەی کە توانای بەخشینە ئەکتیڤ دەکا و دۆخ دەدا بە ئەمە هەمووی بە شکڵێکی ناشارانەوە دەدا. یعنی لێرە اختیار نییە، بەس لەویترا کە لە گیانە مرۆییەکە اختیار هەیە. لە گیانە مرۆییەکە اختیار هەیە ئەگەر مێیەکیش یا خۆی پیشانی نێرێک بدا و یعنی ئەوەی سایکۆلۆژیە بەربەست داگێ لە بەردەمیە، یعنی وەکو بڵێ نەگاتنە وەری گرێ یا وەری نەگرێ، خۆی دەتوانێت وەری گرێ یا وەری نەگرێ.
طبعا کە وەری نەگرت ئەو کاتە ئەم پاڵنەرەی ناوی کارکاران نەبێت فعال نەبێت ئەگەر وەریشی گر فعالی دەکات و بەبێ ئەم وەرگرتنە فعالیەتە ینی لەوانەیە بە جۆرێکی ڕوو بدا بەڵام هەست دەکەم پەیوەستە بم ینی پەیوەستە بەمی سایکۆلۆژیە لە ناو مرۆڤە و ئەمە کە دێت وەکو ئاماژەیەک و جۆرێک لە ینی تۆ ئامادە دەکا بۆ نێرەکە ئامادە دەکا بۆ بەخشین و دۆخی سێکسی پیا و ئەلێرای کە ئەم پاڵنەرە چالاک دەبێت لە بینینەکە دەبێت ڕوو بدا اینجا چالاک بوونەکە ڕوو دەدا وەکو بازنەیەک دەسوورێتەوە ینی وەکو بڵێیت دوو بەشە بەشێکی سایکۆلۆژی بەشێکی بایۆلۆژی ئەوەی سایکۆلۆژیە دەبێت پێش دەکەوێت بەسەر ئەوەی کە بایۆلۆژیە ئەوەی سایکۆلۆژیە دەبێت ڕوو بدا دوای ئەوەی کە بایۆلۆژیە ڕوو دەدا ینی بابەتە سایکۆلۆژیەکە لە مێیان نیشان دەدرێت نێرەکە کە ئەو بابەتەی دەوێت بابەتە سایکۆلۆژیەکە پاڵنەرێکی سایکۆلۆژی تایە بۆ وەرگرتنی بابەتەکە دوایەوە کە وەری گردەم پرۆسە سایکۆلۆژیە تەواو دەبێت اینجا پرۆسە بایۆلۆژیەکە دەست پێ دەکات نەجا پاڵنەرە کە لە ناو ئینسانە لە ناو نێرە ئەکتیڤ دەبێت و دوای ئەوە ئەو پرۆسەیە ڕوو دەدا بە جۆرێک لە جۆرەکە کاتەوە کاتەکە تەواو بۆ تۆزێ بابەتەکەش بەس